بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵێەوەی خۆشەویست داین. لە بەرنامەیەم جارەشماندا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شنۆ شێخ لەتیف کوڕەزای شێخ مەحموودی نەمر. لەم بەرنامەیەشدا باسی مێژووی بنەماڵەی شێخ مەحموود و بە تایبەتیش لەسەر شێخ لەتیف و پاشانیش لەسەر کەسایەتی خۆی شنۆخان کە بۆ خۆشی کەسێکی دیارە لە شاری سلێمانیا. دووبارە بەخێر بێتەوە بەرنامەکەمان. لە ئاڵلقەی پێشوودا زۆر باسی جەنابی شێخ مەحموودمان کرد و باسی شێخ لەتیف و ئەوانەمان کرد، بەڵام شتێکە بوو ئەمێ تۆزێ بگەڕێنەوە بۆ کاتی دەرمان خواردنەکەی ئەمێ ئالوێت ینی تۆزە زیاتر تەرکیزکەینە سەر ئەوە. بۆچی ئینگلیزەکان ئەوەیان کرد؟ بۆچی مەسەلەن شێخ مەحموودیان ژەهر خوارد کرد؟ ئایا یەکسەر کوشتی ئەو کاتە هەر دوای دینەکە؟ بەڵێ ئینگلیزەکان پرۆژیان ئەوە بوو کە عێراق کە کوردستان بلهێن بە عێراقەوە. جەنابی باپیریشم بە هیچ جۆرە ڕازی نەبوو وازی نەهێنا یعنی کەواتە ڕقی پێشووتریان بوو پێیانە ڕۆژ ئەیانزانی باوکمی تەهیئە کردبوو کە بزوتنەوە بکات، یعنی خۆی پیر ببوو نەخۆشی شتانی پێچنی بوو، بەڵام ئەیانزانی لە ڕێی وازی نەهێنا بە هیچ جۆرە لە ڕێی باوکم و لە ڕێی چەند کەسانێکی دڵسۆزی ترەوە هەر مەحاولەی ئەکرد لەبەرەوە ئەویشیان کرد. کەواتە ئەڵێن هەوڵێکی شە بوو، ینی تەنانەت لە داریکەلی چەک و چۆڵ و شتیشی هەر کۆ کردوتەوە. ئەوە چۆنە؟ ینی بۆ ئەوەی بە شێوەیە کە درێژە با بە خەباتی کوردایەتی و چەکداری تەنانەت بابەتاری ئامۆزان بۆ خۆمی گێڕایەوە. وتی جارێک چوون بۆ داریکەلی پەنجاکانە بوو، یان نهاتی چرەکانە بیداتی پەنجاکان، وتی جەنابی مەلیک مەحموود فەرشی ژووری میوانەکەی هەڵڵایەوە دەرگایەک بوو، دەرگاکەی کردەوە پەیژێ بۆ چووە ژێرزەمینێک. تی ڕۆژتە خوارمش چوون بە دوایە تی سێرەکەم چەند لیرەیەک لە قوتوویەکە دانراوە، لێم پرسی وتم ئەوە چییە؟ وتی ئەوە بۆ شۆشتێکی ترم ئامادە کردووە، ژمارەی ئەم لیرانە زیاکەم کە مکان و شت وەرەگرم جیای ئەەکەم شۆشتێکی تری پێەکەمەوە، یعنی هەتا ئاخر لەحزەی ژیانی هەر بەتەمای ئەوە بوو شۆشتی تر بکاتەوە. جەنابی شێخ مەحموود لەو پەیوەندیانەی شێخ لەتیف لەگەڵ ڕووسەکانە عاجز نەبوو؟ چکەزانی هیچ هیوایەک نییە لەگەڵ ئینگلیزە، هیچ هیوایەکی نەما پێیان، هەموو ڕێگەیەکی تاقی کردەوە ئیتر ویستی لەگەڵ ڕووسەکانە. هەتا نامەی نووسیوە بۆ ئێران، بۆ کوردانی ئێران باپیرم کە ئەڵێ پەیوەندی لەگەڵ ڕووسەکانە ببەستن. کەواتە و جیازەشی کە باسمان کە دوتمان شێخ لەتیفی لەسەر گیرە لە شار باژێر، وازام گوندەکە ناوی کانی وەیسا. لەوێ کەسی هەبوو شێخ مەحموود لەوێ، ینی شوێنێکی بڕوا پێکراو بووە؟ جەنابی محەدین چنارەی شوێنەکەی زانیوە، بە زانیاری ئەو بووە، بۆیە هەر ئەوی نات لەژێر ئەرزا شاردبیانەوە هەر ئەوی نات تەلەفی کرد. بەڵێ جایمە لە ئاڵلقەی پێشوودا باسی ئەومان کرد کە شێخ لەتیف عەبدولکەریم قاسمە بینێ، هەر ئەو جارە بینیە جاری تریش بینێت؟ چەند جاری تر بینێتی، چەند جاری تریش بینیوێتی؟ بەڵێ چەندەها سزنی پێبەرراوە، چەندەها جار ویستێتی ئاخر جار وعدی شیاوە عەبدولکەریم قاسم، وعدی پێیاوە کە بە قسەی کە تەکلیفی لێ کردووە کە لەگەڵ جەنابی مەلا مستەفای بەرزانە دانیشتێ و حەق با بە کورد و بۆی ئەو ئاژا و کوشتارە نەمێنێ لە بینی حکوومەت و لە بینی کووردا. ئەویش وعدی پێیا، بەڵام ئەو بوو کودەتاکەی بە سەراهات عەبدولکەریم قاسم کوژرا. جەنابە باسی ئەوەت کرد کە مەلا مستەفا گەڕێتەوە لە ڕووسیا، وازام سەردانی کەرکووکە دواییەتە سلێمانی. سلێمانیش ناو نیشانەکەی ماڵیەوەیە. ئەکرێ باسی ئەومان بۆ بکەی چۆن پێشوازی لێکرا، کێی بینی، چیان کرد؟ ئەوەڵ هاتە چوە سەرا، عەفوو هاتە ماڵی باوکم، دوایی سەردانی چەند شوێنێکی کرد بۆ ڕۆژی دوایی، چوە سەر قەبران بۆ سەر
مەزاری شەهیدەکان بەڵێ جەنابی مستەفا خۆشناو شەهید مستەفا خۆشناو و شەهید محەممەد قودسی و بەڵێ مامۆستا حەسەن کە ڕفیقی خۆشەویستی خۆی بوو سەرقەبری ئەوانە و سەردانی متەسەڕفیەتی کرد هەروەها سەردانی لە بەردێکی سەراش خەڵکەکە کۆبوونەوە لە باڵەخانەی نووری عەلی قسەی بۆ خەڵکەکە کرد و هەتا چەندەها شاعیر و ئەدیبان مشارەکەی ئەو کۆبوونەوەیان کرد و شعریان خوێنەوە. بەڵێ کەواتە لێرە دیسانەوە ئەو پەیوەندیە کۆنەکە دووبارە دەمەزەر کرایەوەکو بە کوردی بڵێن. بەڵێ دوایی هاتەوە ماڵی باوکم دوو شەو لەوێ بوو ئەجا ڕۆشتەوە بۆ بەرزان. بەڵێ سەردانی مەزاری کاک ئەحمەد شێخیشی کرد ئەجا لەسەر گۆڕی جەنابی باپیرم شێخ مەحموو کە تەنیشت کاک ئەحمەد شێخ نێژراوە و تاریکی خوێنەوە وتی گەورم جەنابی شێخ وعد بێ هەتا دوان دڵۆپی خوێن و هەتا ئاخر ڕۆژی ژیانم لەسەر ڕێچکەی جەنابت بڕۆم و هەوڵم بۆ کورد کە شتێکی دەستگیر بێ. بەڵێ لە دوای ئەوەی کە عەبدولکەریم قاسمیێتە سەر حوکم گۆڕانکاری ئەکرێت و هەندێک کرانەوە بێت و باسیەوە کرێت کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتەیە ئەمانە بەڵام شیوعەکان دەورێکی گرنگیان هەبوو ئەو کاتە ئەوەی تۆ بزانی پەیوەندی شێخ لەتیف لەگەڵ شیوعەکانە چۆن بوو پەیوەندێکی باشی هەبوو پەیوەندی زۆر باشی بوو لەگەڵ شیوعەکانە بەڵێ زۆر هەتا یعنی ماڵمان هەمیشە لانە بۆ هەموو کوردێکە هەوڵیاوە بۆ کوردایەتی یان هەموو سیاسەت مەدارێکی کوردستانی ڕۆژهەڵاتی شوهی خۆشمان هەتا ئەو عەرەبانەی کە قاچاق من لە حکوومەتیا حکمیان هەبوو هەموو هاتنە لای باوکم تر کە گەشتە ماڵی باوکم حکوومەت احترامن بۆ لای خانەوادەکە ئێتر دەستکاری کەسی ناکرد. بەڵێ بۆی ئەو پرسیارم کرد چونکە لە کاتی دروستبوونی شۆڕشی سەرهەڵدانی شۆڕشی ئەیلوولە لە 61 لەو فترەیەدا شوێیەکان هەندێک خۆپیشانیان دانیان کرد بە ناوی ئاشتیەوە و وابزانام شێخ لەتیفی ژێشە بوو لەوانەی کە ئەندام بوو لەو ڕێکخراوی ئاشتیە. بەڵێ ئەوە بوو نێرا بۆ ساڵی 59 بوو نێرا بۆ رووسیا ساڵی 59 نێرا بۆ رووسیا. بەڵێ باوکمێکێ بوو لە شاندی ئاشتی کە ڕێی بۆ رووسیا و ئەو کوردانی کە لەوێ بوون بینینی. ئەگەر و پرسیارە بکەم لە کاتی سەرهەڵدانی شۆڕشی ئەیلوولە بۆچی شێخ لەتیف نەچوە ناو شۆڕشەوە هۆکارێکی تایبەتی هەبوو پەیوەندیەکانیان لەگەڵ مەلا مستەفاوان هەرما بوو خۆ بەڵێ مابوو بەڵام زانی کە ساردێک کەوتۆتە ناو حزبەکە و خەریکی دووبارەکی دروستە بێ لەبەرەوە باوکم کشایەوە بەڵام لەگەڵ هەردوو لایە لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی شاکە جیابوونەوە لەگەڵ جەنابی بەرزانیشە هەر پەیوەندیکی پتەوی هەبوو هەتا زۆر لەگەڵ جەنابی مام جەلال و جەنابی برای مەحمە هەوڵەیە کە پیان ئەڵێ ئەگەر لەگەڵ شۆڕژ نابن دژی مەبن زۆر محاولە ئەکا بەس محاولەکەی سەر ناگرێت تر باکشم تقریبا سارد بۆ چکە زانی هەوڵەکانی بێسوودە ئەو بیتر ئەو دووبەرەکی دروست بوو کە تا ئێستش کورد پێوەیە ناڵێ بەداخەوە دیارە ئێمە باسی ڕۆڵی شێخ لەتیفەکەین لە شەستەکانە بە تایبەتی بەڵام حەزەکەم کەمێک باسی حەبسەخان لەسەر حەبسەخان چیاڵێ بە تایبەتی زۆر جار باسی ئەکرێوەکو کەسایەتێکی سیاسی کەسایەتێکی کۆمەڵایەتی یعنی خێرخواست لەسەر ئەو چیاڵێ چیت دەیادە چیت دەبیرە حەبسەخانی نەقیب یەکەم ژن بوو کە ڕێکخراوی ژنانی لە هەموو شەرقی ئەوسەتادانە هانی ژنانی ئایا کە شان بەشانی پیاوان هەوڵبان کە بخوێنن هەتا خانۆکەی خۆی تەبەڕۆع کرد بۆ مەکتەبی ژنان خۆشی بە یەکەم قوتابی نووسی چکە ئەو کاتە خەڵک زۆر ئافرەتی کچی نانادا قوتابخانە بخوێنەیان کەمێکی خوێن و ئیتر وازیان پێ لێهێنا ئەو خۆی تەجیل کرد بە یەکەم قوتابی بۆ ئەوەی تەشجیع بن ئەوە تەسیری زۆر بوو ئەمە ئیشی باشی کردووە یعنی بڕوا ناکەم ئافرەتی وا
نقل شرقي أوسطا بله زۆر يعني کەمە زۆر ئافرەتی ئەلە جیهانە کەم ڕزێکی تایبەتی هەبوو هەموو مڵک و ماڵی خۆی تەرخان کرد بۆ قوتابیانی کە کەم دەرامەتن پێی ئەخوێنن ئەو ماڵە چەندەها ماڵی هەژار خانووی بۆ دروست کردوون چەندەها ماڵی هەژاری بەخێو کردووە یا مناڵی هەتیوی بەخێو کردووە ئاکرێ بڵێن کاریگەری هەبووە لەسەر شێخ لەتیف و بابعەلی و تەنانەت شێخ مەحموودش بەڵێ زۆر بینیشیان زۆر خۆش بووە لەگەڵ باپیرمەوە و هەرچەند دیعایەکێکاڵێن وانە بۆ بەعکسەوە هەتا کە باپیرم لە بەغا دەست بەسەر دەبێ تۆ سەردانی کردووە بەڵێ کەواتە بینیان ناخۆش نەبوو نەخێنەوە یارمەتی هەژاری زۆر زۆرەوە هەتا خۆی ژوورەکەی بەرامبەر دەرگای دەرەوە بۆ دایمە بەرامبەر ئەو دەرگای دانیشتۆ بۆ ئەگەر هەژارێک لێەوە ڕۆی نەوەکو خەڵکی ماڵەکە دەست بنێن بە ڕویانەوە نەیهێشتووە اینجا چەند ئیشێکی کەشی کردووە یەکەم ئافرەت وە کە چۆ بۆ سەیران خەیمە هەڵاوە لە دەرەوەی شار ئافرەتی تریشی لەگەڵ خۆی بردو بۆی خەڵکی چای لێ بکە هەتا جارێکیان بە کۆڵانێکە ئەڕوا دەرگای ماڵی کراوەتەوە ئەبینە کە جەنابی حەبسەخان ئەڕوا بۆ سەیران لەگەڵ مێردەکای کا بەهەرا ئەڵێ حەبسەخان لە من زۆر بەدینترە ئەگەر ئەوە حرام بێ و شتێکی خراپێ ئەو نایکا ئەیشەڵە دەبڕۆ بەڕۆ تۆش و مناڵەکانیش بەرە اینجا یەکەم کەس بۆ کەپەچەی لا بردووە ئەو ساکەوای جلی کوردی ژنان لۆکەی تیا بوو بۆ هاوینان زۆر گەرم بوو ئێستا جەماعەتی ئافرەتی سلێمانی کۆبنەوە پێڵێن چارێکمان بۆ بکە ئێتر ئەو ساکەوەکە گۆڕێ بە کەوای بێناو لە هاوینانە شتی باشی زۆر کرد اینجا شەڕی بەردێکی سەرا زۆر هانی ئافرەتانیاوە کە مشارەکەی ئەو شەڕی بەشدار بووە بەڵێ بەشدار بووە کە جەنابی سمکۆی چکا کاتۆ بۆ سلێمانی ئافرەتانی هانناوە کە بە پیرەوە بچن بە چەپکە گوڵەوە هەتا خۆی کە یەکەم کەس بووە کە نامەی ناردۆ بۆ عەسوەت الئیمام لە ساڵی 1970 لە ڕاپەڕەنەکەی بەردێکی سەرا کە پێی داوای کردووە کە ئەو غەڵەتە گەورەی کرا بەرامبەر بە بەشکوم ئیتر ئەو سیاسەتە بگۆڕێ ئەو وەکو چی ئەو نامەی ناردووە یانی هەر وەکو کەسایەتێک بەڵێ بەڵێ ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵی شاستەکان تۆ بۆ خۆت کەی چیتە خوێندن و بەرخوێندن و من خۆم ماڵدی 56 بەڵێ صنفی یەک و دوی ابتدائیم لە مەکتەبی عێراقی ئەوسا لە کانستکان بوو دوایش چوومە مەکتەبی خەبات سدبێ معروف خوای لێ خۆش بێ مدیرەمان بوو بەڵام زۆر کورتپەروەر بوو هەچی شعری وەتەنیە بە تەلەوەکانی لەبەر کردبوو ئیتر زۆر جار کۆیە کردینەوە پێشەوەی بچینە پۆلەوە باسی کوردایەتی بۆ کردین وازامە و سەرۆکی یەکێتی ئافرەتانیش بوو بەڵێ خۆی لە شەستەکانە بێداتی شەستەکان کە شۆڕشی کورد دەستی پێ کرد خۆی بە خۆبەخش خۆی چەند ئافرەتێک پاریان ئابوونیان کۆکردو بۆ ماڵە پێشمەرگە و بۆ شەهیدەکان ئەو شتانە هەتا نوێن و جل و هەمووی لە ماڵی ئێمە کۆکرایەوە و دوایی تەوزیع کرا جەنابی بەهێ بە مەهەڵەسا لەگەڵ یا ئیشیانە کرد جەنابی ئەنجوم جەنابی دایکم و لەعلی خان ناوێک کە ئەویش دراوسێمان بوو زۆر کورتپەروەر بوو ئێستاش لە ژیانە ماوە ئەو شتەکانی تەوزیع کرد بە ماڵەکانە بەڵێ باسی دایکتێکە دایکت لە هیچ حیزبێکە ئەندام بووە یا لە ئافرەتانەوانە ئیشی کردووە بەڵێ ئیشی کردو و زۆربەی کۆبوونەوەکانیش بەسەڕی لە ماڵی ئێمە بوو چونکە ئەیانوت ماڵی ئێوە چونکە دایمە دەرگا کراوەی و زۆر قەرەباڵغا حکومەت شت ناکە لەبەر هەموو کۆبوونەکان زۆربەی لە ماڵی ئێمە بوو بەڵێ باسی ڕووداوێکی مێژوویت بۆ کردم پێش بڵێن بەرنامەکەمان کە کۆمەڵێک خەڵکی عەشایر یاخود سەرۆ هۆزەکانی عێراق و کەندا و تەنانەت سەفیری وڵاتەکان و ئەمانە سەفیری ئێرانیش کۆبوونەوەیەکەکەن کە لە خوارێ عێراق داوای ئەوەکەن کە بڵێن شێغڵەتی بکرێ بە سەرۆکی عێراق ئەوە چۆنە ینی بۆچی تا ئێستا باس نەکراوە یاخود نازانی ساڵەکەی چەنە یاخود زمانی عەبدوڕەحمان عارف بوو زمانی عەبدوڕەحمان عارف بوو
هەموو کۆبوونەوە بە کۆی دەنگ بڕاریانە کە وتیان هەم عەرەب هەم کورد تەقەبولی شێخ لەتیفەکە کەسایەتێکی بەهێزە هەموو ڕازی بوون هەتا ڕێز عەشیرەتەکانی کەندا و ڕێز عەشیرەتەکانی عێراق جەنابی مەکی شوکری ئەم کۆبوونەوەی بە سەرکاتی ئەو بوو باوکم خۆی نازانی شوێنی کۆبوونەوەکە کوێ بووە؟ ئەکسەر ناسریە بوو ناسریە بوو بەڵێ باوکم خۆی نەچوو بەڵام نوێنەری نرد جەنابی بابەتایری ئامۆزام و جەنابی محەیدینی چنارەی نرد ئیتر ئەوە بوو یەکێک لەوانەی کە لە کۆبوونەوەکا بوو دیار بوو کە لەگەڵ ئینگلیز و لەگەڵ حکوومەتە عەفو هینە خەبەریە کە خەبەریە کورد بوو یا عەرەب بوو ئەو کەسە؟ بەداخەوە کورد بوو کورد بوو؟ بەڵێ خاڵ سلێمانی تقریبا ئیتر کە قسمێ لە ڕێز عەشیرەتەکان ئیدام کران شتەکە فەشەلی هێنا یعنی کەسر بوون یعنی کەواتە شتێکی وا هەیە ینی کۆبوونەوەیەکی وا کراوە بە تاشید پێشتر شێخ لەتیفیان ئاگادار کردووە لەوە ئەوان ناتوێت ناوی کەسەکە بەلی نەخێر بەزەزانی شێ بەڵێ بۆچی ئەو کاری کردووە بە بڕوایتەوە هۆکاری چییە ینی ئایا بەربەرەکانی شێخ لەتیفی کردووە حەزی نەکردووە یان ناوەکەی قەی ناکە بەڵام هۆکارەکەی چییە ینی بۆ کوردێکە ببێتە بربەست لە شتێکی وا گرنگی مێژووی ئەگەر هەبوو بێ خۆی زانێ خۆی هین بوو یعنی زۆر غیرەیە کرد زۆر غیرەیە کەرەوی تا جەنابی شێخ لەتیف مابێ کەس پیاو نییە نەسەنە وایەوەت ینی ئێمە ناتوانین دەور ببینین کە باوکشم وەفاتی کرد و نەیتوانی هیچ دەورێ ببینێ بەڵێ کەواتە بە پەیوەندی شێخ لەتیف بە شۆڕشی ئەیلوولەوە ینی عەلاقاتەکان بە تەواوەتی پچڕابوون یاخود پەیوەندی هەر هەبوو لەگەڵ شۆڕش و لەگەڵ مام جەلال و ئانیشاکە ئەو کاتی بڵێن لە ناو حکومەتا بوون لەگەڵ هەردوو لایەنە پەیوەندی هەبوو شێخ لەتیف بەڵێ پەیوەندی هەر نەبچڕی بوو بەڵام تەدەخولی نائەکرد چونکە دووبارێکی دروست بوو لە ئەنگری هیچ لایەکیشانی ناکرد بڵێن فەزلێکی نەلایەنگریان بەڵام بە پێی پێویست یارمەتی هەموو کەسێکی ئەو هەموو لایەکی ئەیە بەڵێ لە چەند قۆناغێکە حکوومەت هەوڵیەوادا کە شێخ لەتیف نزیکاتەوە لە خۆی دەکرێت باسی ئەو قۆناغانەمان بۆکەی بۆچی ئەوەیە کرد هۆکاری چی بوو ئەویست چی بکە حکوومەت بۆچی یارمەتی شۆڕشی کورد نەیە بەس باوکم هیچی قبوڵ نەکرد هیچ شتێک هەر بەردەوام بووە تا ئاخر لەحزەی ژیانی هەر یارمەتی هەموو کەسێکی ئەیە و هەموو حیزبیشی یارمەتی ئەیە یعنی پشتیوانی لە حکوومەت نەکرد بە هیچ جۆرە باز لەواکرێ کاڵێن حکوومەتەوە هۆڵانەی ئەدا بۆ ئەوەی ئەگەر شێخ لەتیفیش بوێ بە تەرەفێک بڵێن لەو ڕووداوانە ئەیانویست کە تەنها باڵی مەکتەبی سیاسی و بڵێن بارزانی نەبێ بەڵکو بیکەن بە شەڕی سۆرانی و بادینی شتی وا هەیە بڵێ بۆیە باوکم دانیشتووی تر هیچ تەدەخولی سیاسەتی نەکرد زانی دەستێ هەیە ئەوێ کورتکە بە دوو بەشەوە ئاژاو بنێتەوە لە بینی سۆرانی و بادینانیە ئیتر باوکم وازی لە سیاست هێنا بێئەمەل بوو ئیتر بێئەمەل بوو نەخۆشی شتانی پێ هەڵچنی هەتا کە وەفاتی کرد هیچ دەرمان خوارد کرا بوو باشە خۆش بوو بەڵێ باسی ئەوەکەین بەڵام بۆچی لە کۆتاییەکانە پەیوەندی مەلا مستەفا و شێخ لەتیف چڕا هۆکاری چی بوو کەسێکی ناحەز لە ماڵی باوکم ئەژیا زۆربەی ژیانی لەوێ بەسەرە برد کەسێکی ئەنانی و خۆپەرست بوو هەروەکو چۆن بڵین ئەتوانم بڵێم نەخۆشی نەفسی لەگەڵ بوو مستەمر تەقریری ئەنووسی دژی باوکم تەقریری ئەنووسی بۆ حکوومەت کە باوکم پشتگیری جەنای مەلا مستەفاکە تەقریریشی ئەنووسی بۆ مەلا مستەفا کە باوکم لە دژی ئەو پشتگیری حکوومەت دەکات یعنی لە هەردوو لا دژی باوکم تەقریری ئەنووسی بەڵێ هەتا جارێکیان ئەوەی تەقریر نووسی بوو جەنابی یەکێ لەوانەیە کە تەقریرەکانی خوێنبەوە بادینی بوو هاتوچێ باوکمی زۆرە کرد
هەر بە زمانی بادینی خۆی وتبووی ئەو گەڤادە هەڵاو گۆشتە خوا لە ماڵی شێخ و هەموو ڕۆژ هیچ تەقریرە نووسێ تر تەقریرەکانی دڕانە بوو ئەوەی تەقریر نووسی بوو وەکو چۆن سیاسەتەکەی میکافیلی ئەڵێ درۆبکە هەتا بڕات پێەکەن تر باوکیشم منەوە نەوانە نەبوو کە هینی خۆی بکە بڵێ من نەبووم یعنی ناڵێم ئەواخیری ژیانی بوو نەخۆشیش بوو ئیتر ئەو بسادی کەوتە بینی جەنابی مەڵام سەفا و باوکمەوە کەسایەتێکی گرنگێ بە تایبەتی لە بڵین منتقی سلێمانی زۆر جار باسیەکرێ خالەتە گەرانی ئەوەی تۆ بزانی پەیوەندی شێخ لەتیف لەگەڵ خالەتە گەرانیە چۆن بووە پەیوەندێکی زۆر باش بوو چەندەها جار سیاسەتمەدارانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەهات لە لای باوکمیان ئایانیز بڕۆنە شوێنێک بە جەنابی خالەتە گەرانیە دەریەکردن ئەو ئەیگان دەریەکردن شوێنە خەتەرەکانەکە حکوومەتی تیابوو نۆک و بگیرێن بە شوێنی سڕیا ئەیبردن بەڵێ کەواتە پەیوەندیان هەبوو زۆر باشە شنۆخان ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە گفتوگۆکەمانێ دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ شنۆخانی شێخ لەتیف شنۆخان ئەمە یەکەمێکی تر باسی شێخ لەتیف بکەین لە کۆتاییەکانی تەمەنیدا بە تایبەتی ئەو کاتانەی کە ئیتر ناومێت بوو لە سیاسەت و وازی تقریبان لە سیاسەتی نەبوو بەڵام پەیوەندیەکی فراوانی کۆمەڵایەتی هەبوو لەگەڵ کەسایەتیەکان تەنانەت لە هەولێر لە سلێمانی لە شوێنی تر ئەم هینانەی بۆچی دروزەکرد ینی ئەویست بۆچی بەکاریان بێنێ ئەنی پەیوەندیەکانی بۆچی بەکاربێنێ پەیوەندانی بەکارهێنا بۆ یارمەتی خەڵک ئەو سیاسەتمەدارانی کە قاچاق بوون لە حکوومەت یا لە هەموو منتیقەکە ئەو داڵدەی ئەیان زیاتر شوێعەکان زۆر نزیک بوون لە باوکمەوە بێ ئەوەی خۆی شوێعی بێ یعنی خۆی ئینتیمای ئەندام نەبوو بەڵام زۆر یارمەتیدەر و زۆر هاوڕێیان بوو هەتا ئەو کەسانی کە خەتەریات لەسەر ژیانیانە هەبوو لە منتیقەی سلێمانی ئەینادن بۆ لای جەنابی سلێمان بەگی دەرگەڵە ئەوش کەسایەتێکی ناسراوی ئەو ناوچەیە بوو ئەوش داڵدەی ئەیان باوکم چی بناردایە ئەو داڵدەی ئەیان و یارمەتی ئەیان هەروها پەیوەندی زۆری هەبوو لەگەڵ باوکی جەنابی وهاباغا بەڵێ وهاباغا بەڵێ چونکە لەو منتیقەیە جەنابی ئازاد جوندیانی چەند جار سەردانی یەکتریان کردو وێنەیان هەبوو بەس فەوتاوە لە کاتی ئەحداسەکانی سلێمانیە و وێنەکان فەوتاوە کەواتە ئەگەر باسی کۆتایی ژیانی بکەین ئێوە دیارە ئەو کاتە گەورە بوون ویتر بە تەواوەتی ئەتانزانی کە بەرەو کۆتاییە چێ ینی لە تەمەنێکی تقریبان گەنجیە 55 ساڵ بوو شتێک کە ئێوە باسیەکان دووبارەکردنەوەی هەمان مردنەکەی شێ مەحمووە کە ئەویش دەرمان خواردکردنی شێخ لەتیفە ئەمە ئەسڵ و ئەساسی هەیە بەڵێ چۆن لە تازیەکەیە خاڵی شێخکاوی برام کاک حەمەنەجم باسی ئەکا ئەڵێ دەرمان خوارد کراوە دکتۆرەکە وایوتوە دوای تازیەکە جەنابی محەدینی چنارە کاگوریای کوڕی ئەنێرێ بۆ لای دکتۆرەکە کە ناوی ڕافت سوبحی ئەدی بووە لە ساحەی تەیران عیادەکەی هەبوو لە بەغا ئەویش دەڵێ بەڵێ وەلەو شێخ لەتیف خۆی نەخۆشی تری هەبوو نەخۆشی جگەری هەبوو بەڵام ئەو دەرمان خوارد کراوە چەند جارێک یعنی کەم کەمیان بە یەک جار نەیدراوە تێ چەند جارێک دەرمان خوارد کراوە ئەگەر نەخۆشی جگەریشی نەبوایە ئەو دەرمان خواردنە ئەیکوشت بۆچی ئەویان کرد ینی کیە بەرامبەری کرد زیاتر حکوومەتی عێراق بوو حکوومەتی عێراق دەرمانخواردی کردوەویش بەڵێ لە ڕێگەی ئەم هەر لە ڕێگەی کەسێکی نزیک لە ماڵەکە کەسی خۆتان کراوە بوو بۆ هەموو کەس کەسی خۆتان یا بەخواشکمان لە کەسێکی خۆمانە چکە ئەو ساکە من مناڵ بووم لە شەستەکانە بەڵێ لە ژووری دیوەخانی پیاوان یاریم ئەکرد بەڵێ مەمنوعیش بوو مناڵ بچێتە ژووری دیوەخانی پیاوان
قەنەفەی ئەوسا هەمووی کلاسیکی بوو کە چیتە پشتی قەنەفەکە کەس نەیەدیت منیش چوومە پشتی گوێم لە دەنگی خەڵک بوو کە ئێوە بێتە ژوورەکە دانیشە چۆن پشتی قەنەفەکە دوو کەس هاتن دانیشتن یەکێکیان بەوەی تری وت بەس بە گوێ چرپان چکە لەو کاتا دەنگی پێی خەڵکە هات لە بەرژوورەکە داواکارێکی هەبوو لەوەی تر دی ئەوم بۆ بکەی شێخ بۆ دەرمان خوارد دەکەم منش مناڵ بووم باسم نەکەریت یعنی نەمەزانی چییە تا دوایی کە وەفاتی کرد شکم لەو کەسەیە مجرد شکە بەس دەخوای زانێ ئەم نهێنیە هەر لە ناو ماڵی خۆتانە مایەوە یاخود ئەمە یەکەم جارە باسی یەکەن یا یەکەم جار خۆم باسی یەکەم یەکەم جارە بۆ چیەتەوێ باسیکەێتێم بۆ هۆکاری چی وڵی ینی پاژۆڵ ساڵ بۆ لە وەختی خۆیان باستان نەکردەوە بۆچی بەڕاستی مقەسیر بووین خۆمان بەڵێ شێوەی ناشتن و هینەکەیەوە چیتان کرد لە سلێمانی چی بۆ کرا ئەوەی بۆ ئەو کراوە بڕوا ناکەم بۆ کەس کرابێ هەتا مامۆستایەکی زانکۆ میسری بوو وتی ئەوەی بۆ شێخ لەتیف کراوە بۆ جەمال عەبدولناسر نەکراوە بەڵێ چوین ئەو ڕۆژە خەبەرمان پێگەی گەشتینە بەغا چونە ماڵی مامە بابا عەلیم تر بۆ بانی کە کەوتینە ڕێ ینی لە بەغا کۆچی دوایی بەڵێ بەڵێ لە خەستەخانە ڕاهیبات بەڵێ کۆچی دوایی کرد ترکە بەیانی کەوتینە ڕێ سەرێکی سیارە بڵێم لە کێو بوو لە نزیک بەغا بوو سەرێکی لە سلێمانی بوو هەچی مەنتیقەی عەرەبستان و کوردستانە هەمووی ڕژاوونە سەر جادەی بینی بەغا و کەرکووک تر ئێوارە زۆر درەنگەشتین چونکە ئەمەگە خەڵک هات بە پیر تەرمەکە و ئایانۆستانین زۆر زۆرمان پێچوو تر لە سلێمانیش ئەوەی هەموو بازار و دوکان داخرابێ ئەوەی کەس پێیان بڵێ کەس تەوسیان کە تەواعی سینەماکان داخران دوکان و بازار بە کامیلی هەمووی نزیکی هەفتەیە داخرا هەر خەڵک بە تەواعی قەدە لێ ڕەشیان لە هەموو سارەیەک کە بە جادا بڕۆشتایە کەواتە بەو شێوەیە پێشوازی لە جەنازەکەی کرد شنۆخان ئەویشە لە مزگەوتی گەورەیە نێژراوە بەڵێ لە تەنیش کاکە ئەحمەد شێخەوە لە تەنیشی کاکە ئەحمەد شێخ شێخ مەحموود لەوێ نێژراوە هەرسێکیان لە ڕیزی یەکن بەڵێ تەنها ئەوان هەر ئەو سێ کەسن لەوێن یا خەڵکی تریش لە ژوورەوە ئەو سێ کەسن ئەو سێ کەسن باشە باسی پرسەکەت کرد کە ئەوەندە قەرە باڵغ بوو هەموو سلێمانی و خەڵکی بەرەو پیری چوون بەڵام باسی ئەوە ژەکرێت کە ئەو کاتە لەخی چواری پارتی بە تایبەتی داوایان لە خەڵک کردووە کە بەشداری نەکەن لە پرسەکەیە بۆچی هۆکاری چی بووە ئەوە هەر ئەو کەسی کەوتم لە ماڵی خۆیان بوو مستەمر تەقریری ئەنووسی ئەوە بۆ هۆی سادی لە بینی باوکم و دەناوی من ئەم سەفای بەرزانە یعنی لەگەڵ پارتیە ئەوە هۆکەی بوو یعنی ئەوە هۆکار بوو کە باوکشم خاکانی ناکرد بۆ خۆی ئەو تەبیعەتەی نەبوو بەڵام خەڵک هەر بەشداری کرد خەڵک بە جۆرێ بەشداری کرد کە تەسەور ناکرێ بەڵام دوایتر وابزانم لەبارەگەی بارزانیەوە خەڵکیە بوو جەنابی بەرزانی نوێنەری نرد بۆ تازیێکە بەڵێ ئەی دەوری شێخکاوە چی بوو لەوێە شێخکاوە کاتایتر گەورە بوو خۆ بەڵێ ینی دەوری هەبوو لە تازیەکەیە چۆن بوو بە شێوەیەک ئەو سەرپەرشتیە کرد یا چۆن بەڵێ ئەو سەرپەرشتیە کرد و زۆر بێتاقەت بوو چونکە بەڕاستی زۆر لی قەوما بەڕاستی چونکە باوکم پشتێکی گەورە بوو بۆی دوای ئەوە تر ڕفیق پشدەری جەنابی سەرۆکۆماری عێراق کە نردی بۆ تازیەکە کۆبنەوەیکی کرد لەگەڵ شێخکاوی برامە وتی کە ئەحمەد حەسەن بەکر داواتەکە بێ بۆ ئەوێ لەگەڵ دایکیان ڕۆی بۆ لای ئەحمەد حەسەن بەکر بۆ بەغا توی داواکاریتان چییە؟ بەداخەوە داواکاریەکان ئەو بوو کە دایکم تەسویف کرێتەوە بۆ ئێران چکە ئێرانیە ئەوە بوویتر ئەمرێک دەرکرا کە هەچی ئێرانی بێ تەسویر کرێتەوە بۆ ئێران نابێت لە عێراقا بمێننەوە دایکشم ئیتیساڵی کرد بە جەنابی محافظەوە کە خوا لێی خۆش بوو عەلی عەبدوڵڵا بوو ئەویش هەوڵیە ئەو پێشنیارەی دیسان دەرکرایەوە کە منتیقەی حکمی زاتی تیا تەطبیق ناکرێ خۆی لەبەر دایکم ئەوە دکرا
بەڵێ هەر لەبەر دایکشم هەوڵدرا کە منطقەی حکمی ذاتی شمولی ئەو بڕیارە نەکە بەڵێ چونکە جا نەکرا 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 کەواتە عەلی عەبڵاوان دەوریان هەبوو لەوەیە دەوریان هەبوو زۆر بەڵێ بەس بۆچی شێخکاوە داوایەکی وا بکات ینی هۆکارەکەی چی هۆکارەکە بەڕاستی هی ماڵم و پێویست هەمووی بۆ خۆی بێ بەڵێ تەماعی هەبوو گەنج بوو اینجا لی قەوما بوو کە باوکم نەما سەری لێ شێوە بەڕاستی خۆشی نێزانی چیەکە بەڵێ کەواتە ئێوە هەر لەو فترەیەدا پێشەوەی شەڕ دروست بێتەوە هەر لەبەرەوەیە کە چون سەردانی مەلا مستەفاکەن بەڵێ تۆ بۆ خۆت بەشداربی لەو بەڵێ کۆمەڵە چی کرا باسی چیتان کرد لەو ترکە ئەو کەوتە دژاتیمان و ئەویست تەنازولی بۆ بکەین داکەم قبوڵی نەکرد بەڵێ تەنازولکەین تر ئەو بوو تەقا کرا بەسەر ماڵمانە بۆ ترسانن بەڵێ خەڵکی ئەنا لەسەرمان لە ماڵی خوان و بەزیەوە خەبەر دڵنیا بوون لەوەی کە ئاوانن بەڵێ بەڵێ بە ئاشکرا باشکرا باشکرا بەڵێ بەڵێ ئیترەوە بوو دایکم لەڕێی ماڵی ئەو ڕەحماناغاوە ئتصالی کرد بە کاگدریسەوە بەڵێ هەر ئەو ڕۆژەی ساڵمان کرد وتیان سمێنێ فەرمونون وتی چوون بە لای جەنابی مەلا مستەفا و ئەویش وتی من مامی ئێوەم چی بڵێن من لەسەر حەقم چی بڵێن ئەوە ئەکەم پەیوەندی ئێوە بە تایبەتی لەگەڵ کاگدریسا چۆن بوو ینی بە تایبەتی تەڵاخان ئەڵێن لە ڕێگەی ماڵی ئەو ڕەحماناغاوە بۆ پەیوەندیان ناکرا کە ئەمانش بچین چونکە ئەوان شوێنێکی معەنیان نەبوو لە هەموو کاتێکە ڕاست دایما دێهاتە و دێهاتیانە کرد لەبەرەوە کە خەبەرمان ئەنا لەیان لە فڵان شوێنی فەرمونون بەڵێ پەیوەندێکی بتەوەمانە بۆ تا چەندەها کەس عەفو کردو لە ڕەمیکردن بە تەوسەی دایکم بەڵێ نەک ئەو هەر جەنابی قاسملو و جەنابی مام جەلال یعنی ئەوەندە خۆشەویست بوو لەناو هەمووان زۆر خۆشەویست بوون نامەی بۆ کێ بناردایە لەبەر ئەوە ماڵمان عینەن تەکێو هابوو معدل پڕ بوو لەو کەسانی کە کێشیان هەیە هەم ئەو ئافرەتانی کە کێشەی کۆمەڵاتیانە بوو هەم ئەو پیاوانی کە کێشەی سیاسیانە بوو دایکم زۆر یارمەتی خەڵکی ئایا زۆر باڵێ کەواتە بۆچیەوە لە هەفتا چوارە چۆن گەڕانەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەفتا چوار کە ئەو بوتم ئەو ناکۆکیانە کەوتە بینی ئێمە و خێزانەکەی تری باوکم بەڵێ تەخیانە کرد بەسەر ماڵە هەڕەشیانە کرد ئێتە جەنابی مەلا مستەفا جوابی نرد زانی بووی لە ڕێی لە قوی چوارەوە ئاگان لەم خەبەرێ بوو کە ئەبێ بینە دەرەوە بۆی وتوی لەناو سلێمانی زۆر ناتوانم تان پارێزم لە دەرەوە توانم تان پارێزم ئەوە بوو مەفرەزەیەکی نرد هەشت کەس کە لە ئەزمار هاتبوو لە خوارێ بێن ئێمە ینی بێن بە شوێن ئێمەمان بن مەفرەزەکە ئەکەوێتە ناو مەفرەزەیەکی حکوومەتەوە ئەبێ بە تەقە لە بینانە دوان لە پێشمەرگەکان برینارە بن بەس خۆشبەختانە برینەکانیان سەخت نەبوو چابوونەوە ئیتر نایانتوانی گەڕانەوە دوای ئەوە ئیتر ناسیاکی خۆمان هەبوو هەم خزمەتێکی دووریشی لەگەڵ دایکمان هەبوو جەنابی حسێن بەک میرە بەک ئەو شەوێک هات جێبێکی گەورەی پێبوو هەموومانی برد کە گەشتە قڕگە جەنابی عەبدوڵڵاغای برای فەتاحاغا چاوەڕوانەیە کردین ئەو ئیتساڵی پێوە کردبوو ئیتر بردیانە پێنجوون جەنابی فەتاحاغا لێ پێشوازی لێ کردین و بردینە ماڵی کوڕەکانی حەمیدخانی شیوە گێزان کە برای حەمڕەشیخانی بانە بوو برازای ئەو بوون ئەیان خوێن قوتابی بوون لە پێنجوون ماڵەکەی خوانیان بۆ چۆڵ کردین هەتا قەسفی قەڵازیە کە کرا پێنجوون ئیش چۆڵ کرا جەنابی فەتاحاغا ئێمەی ناردە ماڵی حەمیدخانی شیوە گێزان کە لە حدودی بین حدودی عێراق و ئێرانە بوو ماڵەکان شیوە گێزان فترەی لێ ماینە ئەوجا دوای هات بە شوێنمانە هێنانی بۆ قزڵجە ماڵی ژن خوشکی خۆی بوو چوینە ئەوێ دوای ئەچنە مەریوان بەڵێ ئەجا یەکەم ماڵ کە بە شخصی جەنابی مەلا مستەفا تەکلیفی لە شای ئێرانی کرد بچێتە ئێران و ماڵی ئێمە بوو پێشەوەی پێزانی خۆی بنێرێ یعنی تا ئەو کاتەی کە بڵین هەفتا چوار دایکت نەچوو بۆ بانەوەوانە سەردانی نەکرد بوو نەوەڵڵە بەس ئەوانە هاتن ئەوانە هاتن هەمیشە قاچاغا بوون خاستن لە حکوومەتی ئێران لە ماڵی ئێمە ئەمانەوە بە 2 ساڵ و بە 3 ساڵ و
ئێگە باسی کەمێ باسی مەریوانمان بۆ کە لەوێ چیتان کرد لەوێ هەر لە قەڵای مەریوان دەستان کردەوە بە خوێن نووشیوە بەڵێ لە قەڵای مەریوان چوینە مەڵی حەمەخانی کانیسانان کە کوڕی مەحموخانی کانیسانان بوو کە وەختی خۆی لەگەڵ باپیرما زۆر بینیان هەبوو زۆر لە شەڕەکانی یارمەتی یەکتریان ناوە 15 ڕۆژ لە ماڵی ئەوان بووین تر داکم قبوڵی نەکرد وتی ئیلا ئەبێ خانوو بگرین بەکرێ لەوێ نەمێنن خانوومان گر بەکرێن نزیکی 11 مانگێک ماینەوە لە قەڵای مەریوان خەڵکەکە زۆر بوو کە لە کوردستانی خۆمانەوە هاتبوون قوتابخانێکی خاصیان بۆ کردینەوە بەس کوڕ و کشتێکەڵ بوو چکە ناکرێت دوو قوتابخانە مامۆستاکانیشەوەی مامۆستای خۆمان بوونی سلەیمانی چکە خەڵکەکە زۆربەی زۆری هاتبوونە دەرەوە مامۆستا ئەحمەد سەلامم بیرە مامۆستا شەوقیم بیرە و مامۆستای ئینگلیزی پێوتین مامۆستا جەلال بوو ئەوەی کە لە کاتی ئینتیفاضەی نەوەیەکە چوو بۆ سەر چەترەکەی بەردێکی سەرا شعریە خوێنەوە مامۆستا ئەو ئینگلیزی پێوتین سد گوڵاڵە بوو کە ئێستا لە ئەمریکایە گوڵاڵە عەبدوڵڵا ئەویش مامۆستای ڕاضیات بوو مامۆستا فەهمی بوو ئێستا لە ژیان ناماوە ئەویش بیرکاری پێوتین هەر باشە پرسیارێک تۆ باسی ئەوت کرد کە کاک فەتاح زۆر هاوکاری کردو بەڵام باسی ئەوە ژەکرێت کە پەیوەندی لەگەڵ شێخڵەتی فوانە خۆش نەبوو شتیوە هەیە کەمێک پەیوەندی فترەیەک لە بینە ساردی هەبوو بەس خۆی جەنابی فەتاحەغا بێجگەلەوە خزمەتێکی نزیکی لەگەڵ دایکما هەیە براکانی ئەو دایکی براکانی ئەو ینی باوژنەکەی ئامۆزای دایکما پەیوەندێکی تۆمتۆڵ هەبوو لە نێوانمانە ئەو سالیش ماوەیەک بوو ئەوە نەبوو باشە دوایی لە دوای ئەوەی کە نەکسا بێت دەگەڕێنەوە وانە یەکسەراتنەوە سلێمانی تی کێشەکانتان هەل بوو کێشە ئاویلەوەکانتان خێزانیەکان نەوەڵە هەر بەردەوام بوو بەڵام تر وەردەوەدە حەل بوو ئەگەر کەمێک باسی بە تایبەتی شێخڵەتی بکەینەوە جارێکی تر شێخڵەتی یەکێک بۆ لەوانەی کە زۆر پەیوەندی خۆشی لەگەڵ هونەرمەندان و ئەدیبان و ئەوانە هەیە و بۆ خۆشی دەستی نووسینی هەبووە مەسەلەن دەستی شعری هەبوو چیرۆکی هەبووە جاکەڵی کۆمەڵایەتی و ئەوانە کە ئەوانە سیرەکەی ئەڵەی هەستێکی چینایەتی هەیە لە ناو مێشکی شێخڵەتیفا جگە لە کوردایەتیەکە بەڵێ خۆی زۆری لە کاتێکا بۆ خۆی شێخ بۆ بەحساب دەسەڵاتدار زۆر بەسیت بوو زۆر ینی قەت تەسەوڕ ناکەی کامە مەلاکێ بووە هەموو مڵکەکانی خۆی بۆ یارمەتی خەڵک بەکارهێنا ئەو هەموو خەڵکی ئەژیان ئەو هەموو خەڵکی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هەر بە چەندەها ساڵ لەوێ ئەمانەوە کە کوردستانی ڕۆژهەڵات حکوومەتەکەی قازی محەممەد پێشەوە ڕووخا خەڵکی زۆر ڕویان کردێنەوە زۆربیان لای ئێمە بوون ئەوانی کە خۆم دیو من مەلا عەبدوڵڵای بۆکان هەتا مەلا عەبدوڵڵای بۆکان هەتا مابوو هەموو ساڵێ ئەها سەردانی ئەکردین چونکە کوڕێک کچێکی لای دایکم دانا وتی ئەمە پیر ببوو خۆی تۆ دایکی شیانی و باوکی شیانی تر بەس ئێستا هیچیان لە ژیانە نەماون بەڵام نەوەکانیان لە ژیان ناماوە لەگەڵ حاجم حەمێ ڕەشاد دوایی چوە بەغا ژیا بوو بە دوکانی زەڕەنگەری لە شارع نەهەردانە مامۆستا زەبیحی لەگەڵ میرزا حسێن ناوێک ئەو ناوی هینی بوو حیزبی بوو کە زابط بوو لە کۆماری مەهاباد ئەوە هەر لای ینی لەگەڵ ئەوانەیە هەمووی پەیوەندی ینی ئەوانە من بیر من ینی هەتا شەستەکانی هەر لێرەمانەوەی تر لێرە زەواجیان کرد و لێرە ژیان هەتا وەفاتیان کرد ئەگەر کەمێک باسی نووسینەکانی بکەین نووسینەکانی شێخڵەتی هیچ شتێکی هەیە کە تا ئێستا بڵاو نەکرابێتەوە لایەوە فەوتا هەبوو فەوتا بەڵام بەشێکیشی چاپ کراوە هەندێک چاپ کراوە بەڵام بەداخەوە هەندێکی لێ دەستکاری کراوە یاداشەکانی دەستکاری کراوە کێ دەستکاری کردووە چۆن بەشێکی زۆری کە باسی سەلیمخانی بانە بوو کە چەندەها لە پەڕە باسی عەزەمەتی ئەویە کرد و چۆن یارمەتی ئەوی یاوە یارمەتی کوردەکانیە ئەو بەشانەی لێ لابرا بوو چونکە دوو خێزانێ بوو باوکم یعنی ناکۆچیەکان ئەوەن بوو تەنانە گەیشتە ناو بیرۆریەکانی بیرۆرەکانی دەستکاری کرا
شتی دەکەم کرایە و شتی بۆ زیاد کراوە. بەڵێ کەواتە ئێستا هیچ شتێکی نییە کە مەسەڵەن لای ئێوە پارێزرابێت و بڵاو نەکرابێتەوە نامە و شتی ئەو شتانەی کە هیچ نامە و شتێکی تایبەتی نییە کە بڵاو نەکرابێتەوە نەخێن هەمووی فەوتاوەیە ئەوەی کە هەیە بڵاو کراوە کە هەفتا چاس چوینە دەرەوە ماڵمان تاڵان کرا هیچمان بۆ دەرنەچوو. بەڵێ باسی واکرێڵێن شێخ لەتیف حەزی لە مۆسیقا و گۆرانیوانە بۆ تەنانەت گیتاری لێیاوە شتیوا هەیە؟ بەڵێ بەڵێ هەتا خۆی حەزی زۆر لە دەنگم کەلسوم بوو سەفەرێکی میسری کرد خاص بۆی چێ بەلام کەلسوم. بەڵێ بینی بووی؟ بەڵێ بەڵێ ڕسمیشیان هەبوو لە ئەلبۆمەکەی باوکواندیومە خۆمەوە ڕسمە. اینجا یەکەم کەس بوو کە لە کوردستانی ئێران دوو گۆرانی بێژی هێنا بۆ سلێمانی. هەروەها حەسەن زیرەک چەندەها جار باین کردووە دەستی تەک لە ماڵی ئێمە ماوەتەوە گۆرانی پێوتەوە. بەڵێ و ڕەشۆلی مەقام بێژ هەمیشە لای باوکم بوو. بەڵێ ئێستش هەڵبەتە ئێمە بەرنامەکەمان بەرنمەیەکی مێژوویە بەڵام ئەوانەش بەشێکی گرنگی مێژووی شێخ لەتیفن. زۆر جار باسیەوەکرێ نازانم هەندێک نوکتە و شت دەکرێ ڕەنگە هەندێکی هەر بە ناویشەوە بڵاو کرێتەوە بەڵام کەسێکی قسە خۆشون و حەزی لەو شتانە هەبوو زۆر احتیمامی بە نوکتە و گاڵتە و گەپەیە زۆر بەڵام هی ئەوە نیە نوکتەکانی ینی ئەوەندە مەجلیسی نییە. بەڵێ کەواتە بۆ خۆیان بۆ لە بەڵێ 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 ئەتا هونەرمەندی ڕۆژۆ ساڵی 1970 کە ئێمە ماڵمە لە قەڵای مەریوان بوو نەخۆش بوو هەردوو شۆ لە ماڵی ئێمە ڕۆژ بۆ تاران بۆ عیلاج تا وەرەقەکەیان بۆ کرد کە بڕا بۆ تاران ئەوەنگە متەفائیل بوو بەدایکمێ تەڵاخان هەتا من ئێمەوە لە تاران خوا مردن ئیلغاکاتەوە ئەوە سوعبەتچی هین بوو یعنی زۆر متەفائیل بوو بەڵام مەعەلەسەف لەو سەر مەیتەکەی هاتەوە وەفاتی کرد بەداخۆ. ئەگەر ئەمەڵخەیە کۆتایی پێ بێنین بەوەی کە بۆ خۆت وەکو کچی شێخ لەتیف چیت هەیە لەسەر باوکت بیڵێ جگە لەو شتانەی کە باسی سیاست و باسی چونزانم باوکێکی چۆن بوو بۆیەوە؟ ئێمە چونکە ئەماخێن سلێمانی بووین بە دائیمی ئەوش زیاتر حەزی لە ناو عەشایر و لە ناو فەلاحا بوو زیاتر لە سیتەک بوو. بەڵام هەر ئەو ڕۆژێک کە ئیمتیحانی سەری ساڵمان تەواو بوو هەر ئەو ڕۆژە بەیانی تەواو بوو نیوەڕۆ سارێ نادەبوو لەبەر دەرگا حازر بوو یەکسەر بای بچینە سێمانگی هاوین لای ئەو بووین زۆر بەڕەحەم بوو هەموو جارێکە هاتینەوە کە مەکتەبە کرایەوە سارە ها بە شوێنمانە سارەکەی زنایە بڕۆ سێ ڕۆژی کەوەرنەوە. دوا پرسیارم ئەگەر لە مەڵخەیە ئەوە بێ ئەوەی کە تۆ بینیوتە زۆر جا باسیەوە ئاکرێڵێ شێخ و ئاغاوانە زوڵمیشیان کردو یانێ خۆ هەر باش نەبوون هەموو شتەکانە شێخ لەتیف شتی وای کردووە زوڵمی لە خەڵک کردووە کە دوای پەشێمان بوو بێ خەڵک زوڵمی لەو کردووە چۆن هەتا یعنی ماڵموڵکیان لەخوار بە خەیاڵیان ناهات شتیان بۆ دروستە کرد بە خەیاڵیان ناهات ئەو تا ئەو کەسێک لە ناو ماڵی خۆی ئەوم تەقریری لێ ئەسڵ هەر نایە ڕووچی گوێی بۆ شتانە نایە زۆر خاکی بوو زۆر اینجا قەت هەبێ ڕوعی لە گیرفانیان نەبوو ئەو هەمووی ئەبەخشی کوێنە ماڵی دنیا زۆر سادەش بوو بە شیعری نیشتیمانی و دڵاری وشتیشی زۆرە بەڵێ بەڵێ دڵاوی زۆرە بەڵێ کەواتە دایکتی بە خۆشەویستیە نایە هەر دایکم اختیاری شتێ مەحموو بوو بەڵێ اختیاری ئەو زەمانەوە بوو باوکەکە چونکە باوک چونکە ساحب تەجروبە بوو ئەزانی اختیاری ڕاست بکە ئەی بە هاوشانی باوکم زانی کەواتە اختیارێکی دروست بوو بەڵێ زۆر باشە کەواتە ئێمە لێرەیە کۆتایی بۆ ماڵخەی بەرنامەکەمانێنین لاڵقەی داهاتوودا زیاتر باسی ئێوەکەین باسی ژیانی خۆتان و بە تایبەتیش کە ئێوە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیر بوون. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی ئەڵخەیەم جارەمان پێکەوە پڕۆمەی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد ڕووداوێک لە ساڵی هەفتەیە ڕوویدا تۆ بۆ خۆت قوتابی ئامادەیی سلێمانی کچان بێت ئەو کاتە قومبەلەیە خرایەنە ئەو قوتابخانەیەوە جامی سلێمانی بۆ گوازرایەوە چەند دکتۆرێکی جامیع ئوستازی جامیع میسری و ئەجنەبی کوژران چوونە دەرەوەی کاخشێکاوە بۆچی چوە دەرەوە کە چوە دەرەوە بۆ نەچوە ناو یەکێتی مەسەلەن نەچوە ناو حەسەن کاک نەوشیروان پێی ئەڵێ
ئەگەر من بڕۆم لەوانێت تۆ فۆتێن تۆ بکوژن دیکە چوومە سەر شوێنێکی بەستەیرەکەم لە خوارەوە کەمینێک هەیە تر نازانم ئەو کەمینە کێ بوو بۆی بەڵانس ڕاگرن لە بینی پارتی وێشێتیە لەو لاوە شێ مەحمووە بێ بە وەزیر و لەم لاوەش شنۆخان و ئەمە سۆتفەیە دەستێ هەیە کە زۆر هەوڵەیە کە ئەو هەموو خەباتەی باپیرم بسڕێتەوە.